حساسیەتی پێستم بۆ چاوم بۆ هەموو شوێنەکانم. حەمامین بابا حەسەن بەرکەوتوویەکی چەکی کیمیایی هەڵەبجەیە و لەسەر بڕیاری لیژنەیەکی تەندروستی عێراق دەچێتە کەربەلا بۆ چاندنی گلێنەی چاوی ڕاستی. ئەو بەرکەوتووە دەڵێت 18 جار چووەتە ئێران بۆ چارەسەر. ئەنی چاک نابین و دوێمیشە بۆ مەسلەی چاومان وڵی بوان ئەم قەرنیان بۆ داینێن ئەوانە ماوەیەکی زۆر باش بوو بەڵام مای لە هات بۆی ئەوەی کە سەردانی دکتۆرمان نەکردەوە و دەبێت لەژێر چاودێری دکتۆرا بێ ئەوانە ئێمە ئەو چاوانم ئێسای من بەش حاڵ خۆم گۆشتی زیادی هاتۆ سەرێ و تارمای هاتۆتە سەرێ پێویستی بە زووتر بوو کە سەردانی دکتۆر بکەم و لانێ ئەو کاتە بە قەترێک بە مەڵحەمێک چارەسەر بووایە بەڵام ئێستا لانەیە هاتۆ سەروەی کە بە عەمەلیات چارەسەر کرێت. ڕەوانەکردنی لیژنە پزیشکیەکە بۆ هەڵەبجە لەسەر داوای سۆران عومەر پەرلەمانتاری کۆمەڵ بووە و پاش بینینی 64 بەرکەوت و بڕیاریان داوە 19 بەرکەوت و لە کەربەلا چاندنەوەی گلێنەی چاویان بۆ ئەنجام بدرێت. چوار بەرکەوتەی کە پێشتر کاندید کرابن بۆ بچنە دەرەوەی وڵات بە مەبەستی چاندنی گلێنەی چاو و نەخۆشەکانی چاو ئەو لیژنەیە 19 کەسیان هەڵبژاردووە بۆی کە زەرعی گلێنەی چاویان بۆ بکرێت. ئەمڕۆ لەو 19 هەنێک لە نەخۆشەکان دەڕۆن و هەنێکشیان ناڕۆن بە بیانی ئەوەی کە ئەم دکتۆرانی کە هاتوون ئەم ستافێکە لە ستافێکی رووسیا و لە لوبنانەوە هاتوون لە وڵاتی لوبنان و لە وڵات رووسیاوە هاتوون بە بیانی ئەوەی کە ئەم ستافە ئەزمونیان نییە لەگەڵ بەرکەوتوانێکی کیمیایا و پێشتر ئەمان نەشتەرگەریان بۆ کراوە لە ئێستادا ناچن بۆ لای دکتۆریکە کە نەشتەرگەری بکەن. لەخوا بەزیابێ ئەگەر نەجاحەت بێنی ئینشەڵڵا. بەڵام من دوو جاری تر چوومەتە ئێران جارێکیان ئەم چاوایان بۆ کردوم دکتۆر مەستەفای نادری جارێکیشان هەر عیلاجیان ناینێ ئەم جارەش ئینشەڵڵا بۆ گۆڕینی ئەم چاوی چەپمە بۆ گۆڕینی زەرعی گلێنەی چاو. بەرکەوتوانی چەکی کیمیایی هەڵەبجە دەڵێن دوای 35 ساڵ هێشتا چاوەکانیان لەدەست دەدەن و ئاوڕی پێویستی تەندروستیان لێ نادرێتەوە. بەشێکیشیان بەدەست سستبوونی سیەکانیانەوە دەناڵێن و لە بارودۆخێکی ناجێگیری تەندروستیدا ژیان دەکەن. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.